خۆی ئەگەر بیر بکەینەوە سەیری مێژووەکەی بکەین لە چیەوە هات لەوە هات کە کۆمەڵێک کرێکاری ژن لە کارگەیەکە نەعەدالەتیان بەرامبەرەکرا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تەندروستی و بژێوی ژیانیانەوە هەستان بەوەی کە بێنە سەر جادەکانی نیویۆرک و خەبات بکەن و داوای مافەکانی خۆیان بکەن بەڵام بەداخەوە ئەنجامێکی زۆر تراژیدی هەبوو ئەوە بەڵام ئەم ڕۆژە ئەم خەباتە کە پەرەی سەند و بەردەوام بوو لە ساڵی 1970 ژنان جارێکە ڕژانەوە سەر جادە ئەوە بوو کە بۆ یەکەم جار بە ئاهەنگگێڕان یعنی بوو بە مەراسیمێک بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە کە بۆ دەستکەوتێک بۆ مافەکانی ژنان کە بۆ مایی دەستکەوت و مایی بەدەستهێنانی کۆمەڵێ ماف بۆ ژنان بوو بە ئاهەنگگێڕان لە ساڵی 1990 هەر لە هەمان وڵات لە ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمە بوو بە ئاهەنگگێڕان ئەنجا بوو بە نەریتێک بەڕاستی کە ئەمە ببێتە ئاهەنگگێڕان بۆ ئەو دەستکەوتانەی کە ژنان بەدەستیان هێناوە لە مافە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانیاندا پێم وایە چالاکی جیاوازتریش هەیە بەڵام ڕەنگە ڕاگەاندنیش بەو شێوەیە گرنگی بە هەموو چالاکیەکان نایە ئەکرێت تۆ جلوبەرگی جوانیش لەبەرکەی بەڵام باسی معاناتی ژنان و کێشەکانی ژنان کەی لە ناو کۆمەڵگەیە و هەڵمەتی هۆشیارکردنەوە بەڕێ بکەی کە ڕێکخراوەکان کردویانەوە بەردەوام ساڵانی پێش و ئەمە بەفعلی هەماهەنگێکی نێوان کۆمەڵگەی مەدەنی و خەڵک واتە خەڵک و دەسەڵاتی ئەوێ کە چۆن بەرەنگاری ئەو توندوتیژێ بێتەوە چۆن بەرەنگاری ئیجیاکاری ڕەگەزی بێتەوە کە ژنان تووشێ بن و چۆن لەلایەن دەسەڵاتەوە چۆن فرسەتی کار بۆ ژن یەکێک لە داواکانی زۆربەی بزوتنەوە ژنانەکان ئەوە بۆ کە هاتوونەتە سەر شەقام و داوای مافی سیاسی و مافی کارکردنیان کردووە چونکە تا ئێستش فرسەتی کارکردن لە دنیاە بۆ ژن کەمترە ئەوەی کە بە پێی و ئامارانەی کە ئەکرێ لە سای 50 ژن هەلیکاری دەسەکەوێ بەس لە سای 76 پیا و هەلیکاری دەسەکەوێت کاتە ڕێژەکە هێشتا هەر زۆر فەرقی هەیە لە ئەخیر کۆنگرەی داڤۆزیشە تاکید کرایەوە سەرەوەی کە جیاوازەکە هێشتا زۆرە و چەندەیەکی کە ئەوێتە ئەو یەکسانی جەندەریە ئەو تەکافوئی فرس ئەو یەکسانی هەلی کارە بۆ ژنان و پیاوان و کوێیەکە گونجێت چالاکوانی مەدەنی و کۆمەڵگە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەردەوام ئەرکی هۆشیاریان دەکەوێتە ئەستۆ و چالاکی جۆر بە جۆر لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و ئەو فشارانی کە پێویستە بخرێتە سەر دەسەڵات لە جێبەجێکردنی پرۆژە بۆ ژنان چونکە تۆ کاتێک دەتوانی باسی یەکسانی بکەی کە کولتور بگۆڕی و یاساکانیش بگۆڕی کاتێک کێشە هەبێ لە یاساکانە نایەکسانی هەبێ لە یاساکانە کاتێک کە کولتور ڕێگە نەیە بە من ئەو مافەی خۆم وەکو ژنێک پیادە بکەم کەواتە ناکرێ باسی یەکسانی بکەی بۆیە ئەمە پێویستی بە گۆڕینی یاسایە پێویستی بە هەڵمەتی هۆشیارکردنەوەیە بەڕاستی ئەمە پیاوانیش پێویستە ئێمە زۆر جارڕەنە خەتای خۆشمانی تیابێ ینی پێمان وایە ئەمە ئەرکی بەس خۆمانە قسە لەسەر کێشەکانی خۆمان بکەین ئەگەر چی زۆر پیاوی باش و ڕۆشنبیر و ئازادی خواست هاتوونەتە پێشەوە لەم بوارەیە بەڵام بەڕاستی من پێم وایە ئێمە ژنان کەمتر خەمین لە بەرەو پێش چوونی ئەم ڕەوشەیە یاخود بڵین زیاتر پیاوان تەشجیعکەین لەوەی کە بێن لەگەڵمانە لەم سەنگەرەیە خەبات بکەن